توێژینەوەیەک پەرداخی ئاو لە تەنی شوێنی نووسنەوە دامەنێن. توێژینەوەیەکی ئەمریکی نوێ ئاماژەی بەوە داوە کە دانانی پەرداخێک ئاو لە تەنیش سیستەمی نووسندا لە شەوانەدا لەوانەیە زیانی تەندروستی هەبێت، ئەوەش بەهۆی کۆبوونەوەی بەکتریا و هێلکەی مێش کە لەوانەیە بچنە نێو پەرداخەکەوە بەپێی هەواڵێک کە لە گۆڤاری ڕیدەر دیگەسدا بڵاو کراوەتەوە. بەهۆی ئەوەی کە ئەو تۆز ڕادەکێشێت و لەسەری دەنیشێت لەگەڵ زیندەوەری ورد و مێشدا، لەوەش خراپتر کۆبوونەوەی هێلکەی ئەو تەنە زیند و وردانەیە لەسەر ئاوەکە کە ئەوش تەنها ئەو ئاوانە ناگرێتەوە کە لە نێو قابدان، بەڵکو ئەوانەشی کە لە نێو دەبە یان شوشەی سەرگیراویشتان، چونکە تەن و میکرۆبەکان لە ڕێگەی لیک و ئارەقەی کەسەکانەوە دەچنە نێو ئاوەکەوە. مارک لیڤی کە پزیشکێکە لە بنکەی مێرسی مێدیکال لە ویلایەتی ماساچۆتیسی ئەمریکی ئامۆژگاری ئەوە دەکات کە دەبێت ئاوەکان یان پەرداخەکان بە یەک جار بخورێنەوە یان دووبارە ئاوی پاکیان تێبکرێنەوە کاتێک کە کەسەکان هەست بە تینوێتی دەکەن. لەلایەکی ترەوە ئەو پسپۆرە ئاماژەشی بەوە کرد کە ئەم کردارە لەوانەیە مەترسی دروست بکات ئەگەر بێت و بەکتریاکان یان لیکی کەسێک بڕوات بۆ کەسێکی دیکە، بەتایبەت گەر کەسەکانە خۆش بێت. لیڤی ئامۆژگاری ئەوش دەکات کە پێویستە واز لە خواردنەوەی ئاوی نێو دەبە پلاستیکەکان بهێنرێت کە بۆ ماوەیەکی زۆر لەبەر تیشکی خۆردا دانرابن، چونکە ئەوە لەوانەیە ببێتە هۆی تواندنەوەی پلاستیکەکە یان بڵاوبوونەوەی ئەو تەنە کیمیاییە بچووکانی کە زیان بەخشن بۆ ئاوەکە.